ئێمەش هەروەکو هاوڵاتیانی هەرێمی کوردستان لە نووسکی سەرکۆ تراڤڵەوە وەکو هاوخەمیەک و هەسۆزیمان بۆ برایان و خوشکانمان لە ڕۆژاوە کە ئەم حاڵە وەزعی ئێستا تیانان و هیچ مرۆڤایەتێک و هیچ ئینسانیەتێک قبوڵی نییە. ئێمەش هەستمان بە پرسیارەتێک کرد لەلایەن خۆمانە لەلایەن ستافی سەرکۆ تراڤڵ و سەرکۆ تراڤڵەوە کە ئەمە هەڵەسێکی جوان نییە ئێمە خەڵکان بنێرین بۆ وڵاتی تورکیا بۆ گەشت لە کاتێکە ئەم گەشتا بێتە هۆی خۆشگوزەرانی بۆ خەڵکی تورکیا و لێ قەوماننیش بۆ برایەن و خوشکانمان لە ڕۆژاوە ئەسڵین بە کانسڵکردنەوە ئیلغاکردنەوەی گەشتەکانمان بە هەموو شێوەیەک لەگەڵ وڵاتی تورکیایە چەند گروپاتێکانمان هەبووە گروپاتەکانمان کانسڵ کردوێتەوەنێ و هاوڵاتیانیش بە خۆشحاڵی و هاتوونەتەوە پارەکانی خۆیان وەرگرتوێتەوە تەنها لێرە زەرمەندی یەکەم ئێمە بووین بە خۆشحاڵی و ئێمە و زەرمان گرتوێتە ئەستۆی خۆمان لەبەر ئەوەی ئەو بڕەپارەیەکی ئێمە بینێرین بۆ تورکیا بە گروپەکەتەکانمان ئیسفادە ئابێت بۆ تورکیا و زەرمەندیە بێ بۆ خوشکان و برایانمان لە ڕۆژاوە ئەگەر بین ئێمە شتەکان بە نیسبەت بخەڵێنین ئێمە با بڵێن ئەگەر گروپاتێک لە لای ئێمە خێرەکەی بۆ نموناگەل لە سەدا بەڵێن 30 بۆ 40 بوو بێ ئێمە بێجگەل لەم خێری سید بۆ چلە لەسەر ئەوەشەوە 30 بۆ 40 لیتر زەرمان کردووە کە ئێمە بۆ نمونە حیزاتی شوێنانمانە بۆ کۆنتاکتمان لەگەڵ با بڵێن ئوتێل پاس کوێ هەبوو ئەمانەمان هەمووی کانسڵ کردوێتەوە ئەمانە زەرری خۆمانەوە باجمان هەیە یاوە لەسەرەوە عقدەیکایەوە پەشیمانی لەلایەن ئێمەوە بووە ئەمە ڕێژەیەکی بەرچاوە بڵێن زۆرە کە بەس ناتوانین بە دەقیقی بڵێن ئەمە شتێکە تایبەتە بە خۆمان و بە خۆشحاڵیشەوە غزەرراگیرین ئەستۆی خۆمان لەبەرەوەی تورکیا ببوونی ئێمەوە ناتوانێت ڕۆژ فیشێکی زیاتر بنێت بە خوشکان و برایانمان لە سووریا پێشوازی خەڵک زۆر باش بوو وێڕای ئەوەی کە ئەو خۆی ئەو هاوڵاتیانە خۆیان حازر کردو ئامادە کردو بۆ گەشتەکانیان کە ئێمە کانسڵمان کردوێتەوە هاتوونەتەوە پارەکەیان وەرگرتووە لەگەڵ ئەوەی شتێک بگی ناخۆش بووە کەشتەکەیان کانسڵ بۆ توانێت دەستخۆشیشی زۆر هاتووە بۆ ئێمە و ئەوانیش خۆشحاڵی خۆیان دەربڕیەوە بە هەمان شێوە ئەوانیش ئاگاداری ئێمەیان کردوێتەوە لە زۆر و لە کەم کە ئەوانیش بە هەموو شەیە بایکۆتی شتێکی تووشی بکەن بۆ مەسلەی گەشت یەکەم پێشتر تووشیا بووە بەڵام ئێستا ئازەربایجان هەیە لوبنان هەیە مسڕ هەیە دوبەی هەیە مالیزیا هەیە شوێنەکانی تر زۆرن ئێتر خەڵکیش ئێستا ڕۆکاتە ئەو جێگەی کە بەپی وەسعێت و جیرفانی خۆیە بن بانگوازی ئێمە بۆ هەموو هاوڵاتیان تەنها کۆمپانیەکانە بۆ هەموو خەڵکێک بۆ هەموو تاکێکی کۆمەڵگا بانگوازی ئێمە ئەوەیە کە هەرکەس لە لای خۆیەوە بە نەکڕینی شتێکی 250 دیناری زەرێک بە تووشی هەبگەینەوە ئیسفادەیە بکات بگەڕێنێتەوە بۆ خوشک و برایانمان و خۆمان لەبەر ئەوەی ئەم هەڵێستەی کە ئەمڕۆتیایەتی لەمڕۆ خەڵکی ڕۆژ ئاوا برا خوشکانمان لە ڕۆژ ئاواتیە ئەگوزارێن ڕۆژێکیش ئەبێ وا لە ئێمە بکرێت بەڵام ئەگەر ئێستا ئێمە هەڵۆستەیەکمان هەبێت و بتوانین بە شتێک لە بەرامبەریان بۆستینەوە لەو بڕوایم سوودەی بێکەبێت بۆ هەموو لایەک